ئێستا اینجا بابەتێکی دیکەمان هەیە کە هیچ بابەتێکی جوان و قشت و پێویستە خەڵکێکی زۆر لە وەرزە ساردەکاندا بە تایبەتی تووشی وشکبوونی چاوەکان دەبێت. اینجا میوانێکمان هەیە. ئەو میوانەمان پزیشکێکی مێردینی باکووری کوردستانە دکتۆر ئۆزجان لە ستۆدیۆ لەگەڵمدایە با بفەرموێت. دکتۆر تو گەلە بخێرات. باشی گەلێک سپاس مەمنون. چای دەخۆیتەوە؟ ئۆکەی چایەک دەخۆینەوە. یەک چا بۆ دکتۆر شیرین بێت یا بێشەکر؟ بێشەکر. ئەویش بێشەکر جەماعەتی خۆمانە. ئەحواڵ باشە دکتۆر؟ زۆر بەخێر. زۆر سپاس دەکەم. دکتۆر ئۆزجان خەڵکی مێردینی باکووری کوردستانە ئێستا لە هەولێر کار دەکات لە نەخۆشخانەی وێست ئای. لە هەولێر دڵخۆشی هەمووشت باشە؟ باش هەمووشت باشە. هەولێر و مێردین لە یەک دەچن؟ مێردین دشبەیەک ئامێدیە. چون ئامێدیە مێردین بوو ئەوژی سەرچیا بوو. ڕاستە. ژبر گوتم پێشتر نەخۆش وەکی مێردینە مەرا کرد چون بەری 4 ساڵ مدی نفسی وەکی مێردین ڕسمی ڕووی کولتوری و سروشتی خەڵکەکەی و ئەمانە جیاوازی هەیە لە نێوان خەڵکی مێردین و خەڵکی هەولێر بۆ نمونە یا خەڵکی باشووری کوردستان و باکووری کوردستان؟ ئێرەژی مێردینژی یعنی مێردین شاری قەدیمە. فەرموو بێن. زۆر سپاس ساڵی دەستخۆش. مێردین شاری قەدیمە. ئێرەژی مەسەلا شارێک زۆر قەدیمە. لورجی ژیان هەم لور مەسەلا کورتەنە عەرەبەنە کوردەنە خریستیانەنە ئەرمەنی هەنە زۆر پێکەلن نوێدە. ئێرەژی مەسەلا هومانیزم یان هومانیزم هەیە لە مێردینژی ئەوە زۆر زۆر ئەمە مۆرکی هەموو کوردستانە لەبەرەوەی کوردستان یەکێکە. مێردین کوردستانە، هەولێریش کوردستانە، مەهاباد و قامشلۆش کوردستانن. لەبەرەوەی هەمووی یەک کوردستانە هەموومان لە یەک دەچین. زۆر بەخێر بێ دکتۆر گیان. دکتۆر سەرمان زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونیت. چایەکتر ناخۆیتەوە؟ دەستان خۆش. زۆر سپاس بۆ دکتۆر سەرمان جاف کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس. دەست خۆش. چاخۆرێکی باشی؟ حەز لە چایە یان؟ چای حەیاتە، چای برادری ژیانە، چای چونکە ئێمە ڕۆژێ 5-6 باردەق ئەز بۆ دەخۆم. یعنی بەیانیان ئەگەر بێ چاوی ناتوانم. کوردەیدی؟ زۆر باشە. زۆر بەخێر بێ دکتۆر گیان. سپاس دەکەم. وشکی چاوەکان کێشێکی باوە وانە؟ خەڵکێکی زۆر دەبینی دێنە لات وشکی چاویان هەیە؟ پێشتر ئاسندا زۆر نەخۆش نەدهات. بەس ئەو آخر مەسەلا ئەو تەکنۆلۆژی لە هەموو ژیان ئێستا تابلێت و سمارت فۆن و تەلەڤیزیۆن کۆمپیوتر هەموویان ئێستا زۆر بووە. پێشتر ئەو نەخۆش زۆر کاریگەریان هەیە بێگومان. بەس ئێستا زۆرن. مەسەلا لە بەرێژی لە سۆرچ دگوتن 105 110 بەس ئێستا زیاتر بووە 105 160 لە هەموو نەخۆش هەنا. ژبەر بینە زیاتر بووە. جاران چاف. جاران دەڵێت بە پێی داتاکانی جاران ڕێژەی ئەو خەڵکانی کە وشکی چاویان هەبووە 105 بۆ 110 بووە بەلایانی زۆری دەڵێ ئێستا بەرزتر بۆتەوە. زیاتر باشە. ئەمە بێگومان بۆ کوردستانیش هەر ڕاستە بە هەمان شێوە. زۆر باشە. کەسێک چۆن بزانێ وشکی چاوەکە کێشەی وشکی چاوی هەیە؟ نەخۆش دەبێژە کە چاوێمە دەسووتێ دەبڕژێتەوە وەچی قوم تێدەیە. یعنی ئەو کاتی ئەم فەحس دکن. چونکە حشکبوونی دوو توش زۆر مهمە. یەکەمی بینە ئێرە چونکە هەلێرە کەسێکمان هەیە وانە کە کێشەی وشکی چاوەکانی هەیە. حشکبوونی چی دەکەی؟ پێمان بڵێ. بەڵام لەگەڵشیدا ئەوم بۆ باسکە کە کەسێک چۆن هەست دەکا وشکی چاوەکانی هەیە. چاوەکانی وشکە نیشانەکانی چین؟ حشکبوون دوو توش زۆر مهمە. یەکەمین فرمێسک هەیە یان نییە. ئەو زۆر مهمە چونکە هەنێک نەخۆشەنە فرمێسکیچ نییە. ئەوانە جودانە. ئەوانە ڕۆماتیزمن شۆگرن سندرۆمن ینی ئەوانە نەخۆشی جودانە. هەنێکشی هەنە زیاتر فرمێسک هەیە بەس لەسەر چاو نامینە. چونکە فرمێسک لەسەر قەرنیە 3 تەبقە هەیە. موسین، لپیت و چەوریە. باشە. ئەگەر ئەو چەوری نەمینە بوهار ببە فرمێسک نامینە لەسەر چاو. ژبەر بینە کاتی وەختانە خۆشتێ یەکەم ئەم تەست دکن
شیرمر پێ دەڵێن ینی فرمێسک هەیە نییە باش ئەوە نامفەحس دەکەن یعنی پێش ناکە خۆبەخشەکەمان هاوکارەکەمان بگرێت بۆی بزین فرمێسکی هەیە یا خودنا ئێستا بە لێرە- تێستێک دەزانین کە فرمێسکی هەیە نە فەرمو دکتۆرگان با تێستەکە بکەین تەمام دەتوانی بڕۆیتە ئەولا دەستخۆش ئەوشە زین بەرامبەر فرمێسکی بکەین. هەیە هیچ مەترسە هیچ نییە ئەمەشە بەرامبەرکە زۆر باش بەرامبەرکە بیکەوە ڕاست و ڕاست ئۆکێ. تەمشای بەرامبەر بکە و هەڵ دەچاوت نەتروکێنی بە هیچ شێوەیەک باشە تەماشا بەرامبەرکە مەترسە هیچ شان ناکە چاوت مەتروکێنە بۆ ماوەی پێنج 5 دقیقە- دقیقە. 5 دقیقە ئەمێ چاوەڕێکن باشە ئەمە پێمان دەڵێت کە چاوی فرمێسکی هەیەیانە بەێ باش چۆن کەسێک دەزانێت کە چاوی وشکە خۆی چۆن هەستی پێ دەکا نەخۆش پێشەوەی بێتە لای تۆ حەز دکەکی وەچی قوم ناف چاوێبینا هەیە باشە دەبڕژێتەوە ئەها دسووتێ ئەها چاو دوای ئاو دکە باشە چوومە چونکە چاو فرمێسک چ شوولی دکە فرمێسک لەسەر قەرنیە شەیاڵە بدرمێم گۆزە فرمێسک چاو خاوین دکە باشە فرمێسک ئانتی باکتەریەلە ئەگەر لەسەر چاو میکرۆبات ئەگەر بمینە هەمویان خاوین دکە ئەوها بۆ نمونە چاوە ئەم سیارە تاژۆن کاتی جام پیس دبە بینین خەرا دەبی ئەم ئاوێ فرچە دکن چاوژی ئەوها قەپات دکەوە دکە قەرنیە خاوین دکە بینین وازەحتر دەبێ باش و ئانتی باکتەریە لە هەمویان باکتەریان خاوین دکە سێم تشت بە یارمەتی دەدە ji بۆ قەرنیە دەمار نییە قەرنیە ئۆکسیژەن بە یارمەتی فرمێسک ji هەوا دستینە ئۆکەی ji ber wîne firmêsk bo çav zor mihîm e eger tinebî hemûyan tesîr dike باش نیشانەی دیکەی هەیە کەسەکە چۆن هەز دەکا لە خۆیەوە لە ماڵەوە هەست بکە کە ئەمە وشکی چاوەکانە کە هەیەی ئەوانە ینی باش. حەز دکە وەکی تشت ناف چاو هەیە مرتەح نییە هەر دایم حەز دکە چاوی خۆ قەپات کە ئازاری ئازار نابی ئەها. ئەگەر زۆر فرمێسک کێمبی ئەو اینجا کاتی ئازار دروست ئازاژی دکە باشە زین خاتونەکەمان وەزئی چۆنە دڵمشم دوو خولەکێکی ترمان ماوە بەس پێویست ناکە چونکە ئێستا پازدە بووە یعنی ئەگەر ببە پازدە ینی لە 5 دقیقە ئەگەر پازدە زیاتر بی ئەوەنە معناوێنە فرمێسکاوێنە هەیە مشکلە لە فرمێسک نییە کەواتە و فرمێسکی هەیە کێشەی نییە کێشەی نییە کێشەی فرمێسکی نییە ئەگەر 5 کێمتر بی ئەوە زۆر مشکلەیە ینی ئەوەنە دیارەکی بوو؟ ئەوەنە ئێستا بووە 20 یعنی هیم 5 دقیقە نەبوو بووە 20 باش بێگومان ئەمەیان ئەوەی کە باسی دەکە ئەم 5 و 20 کۆمەڵێک ژمارە تەرە ژمارە هەیە کە لێرە ها ژمارەکان سیرکەن 5 10 15 20 بۆ ئەوانەی کە چاویان 6 لەسەر 6 چی دیکەی بۆ دەکەن بۆی ئێستا لە پشکینەکان چی دیکە هەیە فرمێسک هەیە باش. بەس مەگوت یەک مشکلەدە هەیە فرمێسک هەیە بەس لەسەر چاو زۆر نامینە ئەها مەچوو گوت سێ طبقە هەیە موسین ینی ئەو موسین فرمێسک لەسەر چاو پێوە دمینە باشە دوایە فرمێسکە ئاخیرژی چاوریە لیپید ئەها. طبقەیە ئەوانە ئەگەر یەکی کێم بن فرمێسک لەسەر چاو نامینە بوهار دەبی دچی باش ئێستا تەستێکمە هەیە پێ دەڵێن فلۆرسین برێک ئاپ تایم ئەم ژێر دەبێژن ئەف فلۆرسین وچی بۆیاغە لەسەر چاو دمینە باش لە میکرۆسکۆپ ئەم تەماشا دەکەن ئەگەر لەسەر چاو حتا 10 سانیە بەلاو نەبی ئەوەنە دیارە لەسەر فرمێسک لەسەر قەرنیە باش دمینە یعنی لەسەر قەرنیە بوهار نابی ناچێ باش دوامین تەست و زیاترینجی ئەوانە لە زۆر لە فەحسی ئەوانە زۆرم بەکار دەکەن باش تاوە ئامادە دەبێت پێمان بڵێ کە هۆکارەکان چین بۆ چاوی هەندێک کەس وشک دەبێت پێم گوت ینی ئێستا تەکنۆلۆژی لە ژیان ئەمە زۆر ئەمە هیچ ئەمە شاشەکان بەگشتی هۆکارێکن باشە ئەگەر شاشەکان زۆر تەمەشەی شاشەکان بکە باشە ئەگەر با ئەیر کۆندیشن سپلیت مولیدە یەکسەر لە چاوکەوە باشە ئەوانە ئەگەر گلۆبەکان زۆر نێزیکی چاون ڕۆناکی. ڕۆناکی زۆربی هەها ئەوەنە تەسیری چاو دەکە ئەگەر چغارەی دوخان نارگیلە
ئەگەر لە یەک دقە غورفە بەڵێ نارگیلە بەڵێ نارگیلە نێرگیلە کاریگەری بەسەرمەشەوە هەیە نێرگیلە و جگەرە و ئەمانە بەێ چونکە ئەوانە هەمویان کیمیاوینن باشە کاکە. تەسیری فرمێسکی چاو دەکەن لەسەر چاو باش بەسەر نامێنن. شوێوە نییە ئەگەر مشکی چاوەکان تەیە مەڕۆڕە کافتریا قەرەباڵخ و برد و کەڵک هەر خۆی مەڕۆ بەڵام ئەگەر وشکی چاوەکان هەیە هەر نابێ بڕۆیت هیچ مەجای تێدا نییە بۆ کەسێک کە بێوێت تەندروست بژێت ناوێ بڕات بەڕاستی بەڵام ئەگەر وشکی چاوەکان هەبێت مەجای تێدا نییە ئەوانە زیاتر دەکەن حشکبوونی هەنێک تشتە هەنە مەسەلا نەخۆش سوکەریوی هەیە مەسا نەخۆش غودە هەیە ئەوانە زیاتر فرمێس نەخۆشی دیکەی هەن لەگەڵ ئەمە بەێ مەسەلا دەرمان دخۆی دەرمانی زەختی ئانتیپەرتیشن ئەوانەی تاسیر دەکەن باش یەک دشتی ئەگەر کۆنتاک لەنس ئەگەر تو بیبی ئەگەر جوانکاری بی ئەگەر مەسەلا کاتی لەنس، عەدەسە. کۆنتاک لەنس بەکار دەکەن ئەوانەژی حشکبوونی زیاتر دەبی اینجا ئەمەش ئێستا زۆر بۆ ئەها کە کچێکت بینیوە و ناسیوتەوە ڕەنگی چاوەکانی بۆ نمونە ڕەشە دوایی ناکاو دوای ماوەیەک دەبینیتەوە دەبینی ڕەنگی چاوەکانی سەوز بووە ئەو معجیزە نییە لێنسە عەدەسە دکتۆرگان بینە ئێرەش یەکێ لە هۆکارەکان ئەم گەنجە قۆزە پیشانمانی دات دەمێکە لەسەر لاپتۆپ خەریکی ئیشە ئێستا دەیەوێت پشوێک وەرگێت مۆبایل لە دەیەوێت پشوێک وەرگێت لەسەر لاپتۆپ ئیدی هەڵدەستێتەوە و خەریکی مۆبایلەکەی دەبێت کاتی لەسەر کۆمپیوتەر شود دەکەن گەرەک کۆمپیوتەر لە کێمی ئەستی چاوی باش چما چونکی کاتی ئەمە هاوها شود دەکەن چاو قەپات دەبی یعنی ji بۆ حشکبوون کێمتر جی دەمینی ئەگەر ئەوها بکی چاو زیاتر vekirî دەمینی ئۆکەی چونکە دەتەوێت لە ئاستی لە چاوێت کێمتر جیبی باشترە لە ئاستیان کێمتر جوانە چما چونکە لە یەک دقه چاو 15 جار 16 جار قەپات دەبی vê dibî باش کاتی لەسەر کۆمپیوتەر شول دەکەن ئەوانە دادکەوی حتا هەفت هەشت پێنج شەش یان 5 جار قەپات دەبی vê dibî جوانە ئەگەر زۆر کراوابی ئەو کاتی فرمێسک لەسەر چاو نامینێ تروکانی چاو لە حاڵەتی ئاساییدا دکتۆرۆژان دەڵێ لە خولەکێکدا 15 جارە بەڵام دەڵێ ئەگەر لەسەر لاپتۆپ و کۆمپیوتەری ئەوانە شکەی 7 جار 8 جار نیوە دەبێت باش ئەگەر زۆر زیاد بمینیت دادکەوی حتا 4 جار باش. 3 جار ئەم گەنجە قۆزەمان ویستی ڕست پشوێک وەرگێت هەستا پشووی وەرگرت تۆزە جوڵە بەڵام خەریکی مۆبایلەکەی بوو یەکسەر غەلەتە بۆ چما چونکە قاعدەکە دەبێژن 20 دەیەوێت چێک کاتەوە بەڵکو مەسیجێک شتێکی بۆ هاتە بێ 20 ینی 20 دقه ئەگەر شول بکی 20 سانیە تەماشای 20 متر دوور بکی ئۆکەی ئەوە مهمە وەیە ئەگەر 40 دقه 45 دقه شول دکی لەسەر کۆمپیوتەر 10 دقه 15 دقه تەماشای دوور بکی چونمە ئەگەر گو دیست تەماشای شاشە بکی چاوی استراحەت ناکە باش چاوی استراحەت ناکە لە شاشەوە بۆ شاشە بێگومان چاوی استراحەت ناکە بابچینە ئەوێ ئەم خاتونەش خەریکی خوێندنەوەی کتێبە چۆن بخوێنینەوە بۆ ئەوەی کاریگەری بەسەر چاوەکانمان نەبێت چاوەکانمان وشک نکات ئەوەی ئەو تەواوە تەواو نییە چونمە چونکە ینی گەرەک وەچی مگوت ئەستی چاو کێمتر بی مەسەلا ئەگەر ئەوها بکی مۆبایل بی کتاب بی دەفتەر بی یان ئێستا وای دابنێ تۆ ئەمەمان بۆ بکە وای دابنێ ئەو پاڵ کەوتووە نابێت زۆر بەرزی کاتەوە بەرزی زۆر ببورە زیاتر ئەوها نابی ئەمە هەڵەیە چونکی چاو ئێستا زۆر کراوایە و قەپەکە لابدا کێمتر سەیری ئێرە بکە ئێستا نابەریە چاو زیاترە ئەگەر ئێرە تەمەشە بکی منی کێم دەبی یانی ژبەر ویناوی ئەو فرمێسک بوهار نابی لەسەر چاو دمینە باش حشک بوون کەواتە یان لە ئاستی بێت یا لە ئاستی کەمتر بی باشە بۆ ئەم چۆن باشە ئەوها زۆر باش ئێستا ئەوها باشە باش مەسا گلۆب دکوژێنن مۆبایل ئەوها کاتی بنون ئەوە زۆر غەلەتە ئۆکەی چونکە ئەوها دکی هەم شاشە تەسیری چاو دکە هەم
ئاها درێژ دەبی و چاوێت تەڤەکری دەمینە پێش خەوتن نابێت مۆبایل هەر بەکار بێت نابی بۆ چاوی بۆ مێشکی بۆ میزاجی دروستە بۆ خەوی ئەو تشک مەلاتۆنین هەیە مەلاتۆنین ji بۆ باش بنووی جسمك هۆرمۆنات باشە ئەگەر گو ئەو تشک لە چاوکەوە مەلاتۆنین شول ناکە خەو باش نابی دەڵێ نا من تا ئەخیر سانیەش تا پێش ئەوەی بخەوم مۆبایلم پێ و خەویشم لێ دەکەوێت ڕاستە خەوت لێ دەکەوێت بەڵام خەوەکەت خەوێکی تەندروست نییە خەوە ئەسڵەکە نییە نا خەوە ڕەسەنەکە نییە بۆیە بەیانی کاڵسیتەوە شەڕ بەدار و بەردەفرۆشی داچی منداڵان وێران بووە یا بابی منداڵان ڕەنگە یەک تشتە گلۆب لە ماڵ زەربی باشترە باش چونکە سپی زۆر قوتن تقریبا ئەوەنە 6,000 کەلوینن ئەوێ زەر 3,000 کەلوینن یعنی ئەوەنە قوتەمان کێمترە تەیسیری چاو کێمتر دکە دەست خۆش زەر بی باشترە گلۆپی ماڵ زرد بێت چیمان ماوە فلۆرەسەی نەمێ بکەن ئێستا ئەوەنە وچی بۆیاغە سبووە ئەمێ دێن سەر چاف بۆیە دنزمە تەمام وەرە چەنە خۆ دینە ناگەت لێرە دادنێ کورسێکە تەمێک پێنە پێش دکتۆرە ژان پێمان بڵێ کە چی دەکەن بەێ ئێستا ئەوها نیوچانت بینە پێش ڕەنگێکی پێش ئێستا ئەمێ تەمەشەکەم بێ ئەو سرد لێرە ئەو ڕنگ لەسەر فرمێسک چەند سانیە دمینە ئەوانە چەند سانیە لەسەر چاو لەسەر فرمێسک دمینە گەرەک لە فەحسێ حتا 10 سانیە ئەف بۆیاغ لەسەر فرمێسک بمینە ئەگەر زووتر بڵاو ببی ئەوەنە دیارە فرمێسک لەسەر قەرەنیە زۆر باش نامینە ئۆکەی باش اینجا ئاماش دەکەین و دوایی بێگومان کە هۆکارەکانمان باس کرد کە هۆکارەکانمان باس کرد لەگەڵیشی تۆ هۆکارەکان لابدا یعنی خۆپارێزیەکەت جێبەجێگر پێشگیریت کرد لە وشکبوونی چاوەکانت باشە بۆی هۆکارەکانمان باس کرد بۆیە پێیدا ناینەوە تاو سەرتانی ناشێ سەرتانی پێ نایشێ مشکلە نییە حتا 10 لەسەر چاو دمینە بەڵاو نابی ئەوە زۆر مهمە ئۆکەی باش چارەسەر چێ بۆ کەسێک کە وشکی چاوەکانی هەیە نەیتوانی خۆی پارێزێت پێشگیری لێ بکات مهمتر یەکەم ئەو ئەوایمت ئەم فاکتۆر دەبێژن ئەوایمت گەرەک ئەوانە هەمویان مەسەلە سپلیت یەکسەر لە چاو نەکەوی ئەگەر لە غورفەبی نەچتە بەر سپلیت با هەوا لێ نەکەوی باشە ئەوە یەکەم دوام ئەو گلۆبەکان دروست بکی باشە خوێندن ئەوانە هەمویان دروست لاپتۆپ و شاشە و مۆبایل پێش خەوتن ئەوە کارەکان کە باس ئەگەر هەمویان کرد هین هەبی ئەو کاتی فرمێسکەنە فرمێس سەنایی ئارتیفیشیل تیرس ئەوانان بەکار دەکەن بۆ ئێوارانژی ژەل هەنە ئەم بەریگ و بن و ژەل ئەم بەکار دەکەنش بۆ حتا سبەی وێ دەری خوشک نەبی ناو چاو خوشک نەبی بەڵام ئەمانە هەمووی دەبێت پزیشکی پسپۆر بڕیاریان لێدا بێتە لای پزیشکی پسپۆر باش ئەوەنە هەمویان دەکەن یەک تشتە هەیە لە بن برژانک لە بن برژانک لەمە هەمومان هەم لە بینی هەم لە سەری گڵانتە ئەم پێ دەدەژن ڕژانی فرمێسک ئەوەنە کون هەنە لە بن برژانک ئەگەر ئەو کون قەپات ببی ئەو کاتی ئەو لیپیت باش دروست نابی ئەنفەکشن دەبی لە بن چاو ستور دەبی ئەو ئەنفەکشنژی هاوکردن ئەوانەژی تەسیری حشکبوونی چاو دکە ئەگەر ئەو بی ئەو کاتی ئیلاج دگۆڕی ئەوانە شامپۆ هەیە لێرە ئێستا دەشانەوە بدەم ڕۆژی دوو جارە وەکی کەفە بن برژانگی خۆیان ڕۆژی دوو جارە ئەوها خاوین بکەن بۆ چمە گوت چغارە نارگیلە باش نییە چونکە ئەو دووخان دچی ئەو کۆن قەپات دکی یەک دەخەیەک دەقا بەڵێ ینی دووخان تۆس دووکەڵەکە دووکەلەکە دووکەڵی جگەرە و نێرگەلە دەڕوا کونیلەی برژانگەکان کونیلەی ڕژێنی فرمێس قەپات دکی ئەوە جبەر بینە ڕۆژی دوو جارە بە ئەو کەف لێرە هەیە سەزشانە بدم ڕۆژی دوو جارە بن برژانگ ئەوها خاوین بکەن ئەگەر ئەو ئیلتهاب زۆربی ئەو کاتی حەب مەلهەم کاریگەری بەسەریەوە هەیە مەکیاژی تەسیر دکە ئەگەر زۆر بچتە ناوچاف ئەوانەژی ئەو کون قەپات دکن باش ئەوژی مهمە زۆر باشە شۆردنەکەت چۆن دەکەین شوشتنی چاو خاوێنکردنەوە
ئەوە کەفی تایبەتە بۆ چاوە باشە. ئەگەر ئەوەنەتە نەبیژی شامپانە منداڵە ئەوژی دەبی ئەها. ئەوەنە ئەوها زۆر زۆر ئاسانە وچی کەفە ئەوها دکن ئەوها بین ئاسایی برژانگی خوێ ئەها. ئەو هەوەی مەساژ بکەن بەیانی جارکە ئێوارێ جارکە هەردوو شاوژی هەم بینی هەمسوی دوایە بە ئاوا سار خاوین بکن تاوە دەست خۆش بەسەندە سادە و ئاسان سادە و ئاسان ڕۆژی دووجارە بکن ئەو کوونەکان هەمویان ڤە دەبن ئەگەر قەپات دەبن چونکە ئەنفەکشن دەبی ئەو لیپیت ئەو ڕوون ئەو چەوری لەسەر چاو نامینە فرمێسک زوو بوهار دەبی لەسەر چاو نامینە دەست خۆش شەیوان بیتان پەچی تەڵەبیرنی زۆر سپاس بۆ دکتۆر ئۆسجان سپاس لە مێردینی باکووری کوردستانەوە هاتبوو سپاس زۆر سپاس بۆ ئامادەبوونێت ساڵی.